وایە پێویستە لەسەر حکوومەتکە کارەبایەکی باش بۆ هاوڵاتی داوی بکە و لەسەر هاوڵاتیش ئەوەی پێویستە کە مەسەڵەن دەست بەو کارەبایەوە بگرێ بۆی زیادە مەسرفی بۆ نەکەن. مەسەڵەن کارەبا لە وەرزەیە زۆر پێویستە لە وەرزی گەرمایە بە حکمی ئەوەی پلەی گەرما بەرز بۆتەوە ئیدی هاوڵاتی پێویستی بە کارەبا بێ. جگە لەوەش هاوڵاتیش ئەبێ ڕەچاوی زیادە سەرف نەکردنی کارەبا بکە و هەروەها وەکو هەر پرۆژەکانی دیکەی ڕێگاوبانە مزگەوتە چۆن بەکاریان ئەبێ کارەبا شوا بەکاربێن. پێویستمان بە کارەبێکی زۆرە. حکوومەتی هەرێمی کوردستان کارەبێکمان و دابینێکا و پێویستەش هاوڵاتیان زێدەڕۆیی نەکەن لە کارەبا. ڕام وایە ئەگەر بێت و حکوومەت لە کابینوێنی ئەم ساڵدا بتوانێت کاری باشتر وەکو کارەبا بۆ هاوڵاتیان دابنکە و سیستەمێکی ئەلکترۆنی نوێ دامەزرێنێ بۆ هەموو چینەکانی کۆمەڵگا بێ جیاوازی بتوانێت سیستەمێکی ڕێکوپێک ستاندارد لەسەر هەموو چینەکانی کۆمەڵگا دامەزرێنێت و ڕەچاوێکی باش بکرێت و هۆشداری زیاتر بە هاوڵاتان بدرێت لە ڕووی بەکارهێنانی کارەبا و زیادە مەسرەفی لە کارەبا. هاوڵاتی پێویستە زیاتر دەست بە کارەبا بکرێت چونکە ئەمە بەڕژەوەندی گشتی هەموو لایەک تێدایە، نەک تەنها من هەموو لایەک پێویستە سودمەند بێت.